سافرێز جۆرە هەمان دەمەکی خۆش دەخوازم بەڕاستیژی دەمەکی درێژە ئەس لە سرفەیەکی دفکرم یعنی بەرنمەیەکی لەسەر تێکلیەن دەناوبەرە هوەر و سیاست تێکلی دەناوبەرە هوەرمەند و سیاستڤاندا ئەنجام بدەم لێ پێشکەتنێن سیاسی سیاسەتە ئاکتوێل وەقاسی زێدەنا بە تایبەتیژی لە هەرێمامە و لە ڕۆژهەڵاتە ناویندا مینە لێ خستنە شەڕی دەناوبەرە ئیران و ئیسرائیلێدا ئانژی احتیمالە پێواژوەیەکی دنێ دیالۆکێ دەناوبەرە ئیمرالی و قەندیل و دەوڵەتە تورکیایەدا ئانجی هەڵبژاردنە هەرێما کوردستانی لۆمە هەر جاری شون ڤەدیکەوی و شون ڤەدیکەوی ئیرۆ من خواست لە سەرڤەیەکی بەرنمەیەکی ئەنجام بدەم ji بۆی ku باوەڕیا من یعنی مرۆڤ بە تەنێ خوا بە سیاسەتە ئاکتوێل مژول بکە وەک ڕۆژنامەڤانێن ڕۆتین مرۆڤ ji ئانالیزکردنê دوور دکەوێ تشتێن ku لە مێدیایان دەقەومێ دووبارە دکا و دووبارە دکا و دووبارە دکا مینە بنیشتێ چایەخانەیەن ئۆنلاین ئاوا دکا ئانژی دەبە سۆزچوو یعنی قسەکەرێ هەنێک ئالیەن و چێوان بەردەوام دکا و ئەڤژی هەم بەخۆرە پێشکەتنێکی ناینی هەمژی ئینسانن مەژول دکا لەجا من دەم ji بۆی تەماشەوانان دەم جێ ڕێز و حرمەتەیە ئەس ناخوازم دەماوە بەوان تشتانە بکوژم هەر کەسێک لە ماڵاوی تەلەڤیزیۆنیوی هەیە ئینتەرنێتیوی هەیە دەکارێ نوچیان بەخۆوە بخوینێ لۆماژی من بڕیاردە ئیرۆ لەسەر تەکلیێ دەناوبەرە هوەر و سیاست ئەو بکەم یعنی گەلۆ پرسیارە هەری سەرەکە کو ئەم دەوێ بەرنمەیەدا هەوڵ بدەن کێم بەژی بەرسی فاوان جوابێوان بدەن گەلۆ هوەرمەند دکارێ سیاسەتێ بکە دکارێ لەسەر سیاسەتێ تشتێکی ببێژە دکاری مداخەلەیە سیاسی بکە دکاری هەڵوێستێوی سیاسی هەبن هەگەر کو کرد دێچە ببە هەگەر کو نەکرد ئەو تێ چووە تایە و لەڤردا پرزگرێک چییە یعنی پرزگرێک چییە ئەم لەسەر وێ ڕادەوەستن یعنی گەلک جاران مرۆڤ لێ دنەرێ سیاستمەدا هوەرمەند ئان کەسەکە کو دەبێژێ تەکلیە من بە سیاسەتێرانی ئەز هوەرمەندم ji حقیقەتێ دڕەڤێ ji هەڵوێستێ دڕەڤێ ji پرزگرێکێن civakî ra xwe vedişêre anjî gava ku kete nav siyasetê anjî heta kete nav pirzgirêkên sosyal civakî pirsên civakî meselên tekiliye denavbera civak û ol denavbera tak û ol kîjan ayîn kîjan ol baş e kîjan ol xirab e bêyî rengî û mirov lê dinarî gelek carna هوەرمەند بە قاسی ku مرۆڤ لێ دنەرێ ئەv هوەرمەندێکی پڕنەزان ژی نینە لێ دکەوە ناو پرزرێکێکی ku بەرتەکان چێ دکا کارڤەدانان چێ دکا و gelek carna heta heger ku niyetاوان jî xirab nebe dikەوە ناو ڕەوشێکی مرۆڤ دikare nav lê bike kêm bejî ڕەگەزپەرستی û ew jî bêguman layıq nîne niha من بەڕاستیژی لەسەر vêkê gelek kitab û lêkolîn xwîndin ew kitaba Alî Anapur The Strong Relation Between Art and Politics pertûkekî pir baş bû min sûd jê wergirt herwiha pertûka Jos Segal bi Holandî Kunst en Politik tusen Zûverheid en پرۆپاگەندا ئەو ژی پەرتوکێکی باش بوو خوا من بەرێدا ژی پەرتۆکە ویلیام مۆریس خوێندە بوو Position between art and politics وانە بێگومان gelek mijarêndinê jî hene li ser vêyekê welatên rojavayî ji xwe deberêda lêkolînkirina û bi avayiyekî zanistî dewarê zanistî de snûrê wan diyarîkirina lê li rojhelata navê bi taybetî jî li Kurdistanê mirov lê dinare tiştekî wisa nîne yani
پارتی تەلەڤیزیۆن ڕۆژنامەوان سازیان ئەکادیمی ڕەوشانبیرن و دیپلۆم بەریکاواندایە لێ مێژیەوە تشتێکی دنەیە قات لە سەرڤەیەکێ گوتنەک ژینێکردە پەرتووکێکی بنویسی تشتێکی بنویسی تشتێکی وساژی نینە ji بۆی نینە بێگومان ji بۆی و پێویستیاوان ببی بەوەیەکە نەها ئەم هەگەر کو دەستپێکەدا بە چەند پەیوێن زانستی بکەون ناو مژارێ سیاست و هونەر چییە ئەم لەسەر vەیەکی ئەن جودابوو نێوان سنوورێوان چنە ئەم لەسەر vەیەکێ هەنێکی بەعاخفەن سیاست بەخۆشی هونەرەکە لێ سیاست هونەرە پۆلەتیکایە هەرچە قاسی هونەرە هونەرە جوانکاریەیە هونەرە خۆشک بوونیە سیاست یعنی بەرژەوەندیەکی تایبەت لێ هونەر بەرژەوەندیەکی گشتیتر دناری بەرژەوەندیەکی تایبەت نینە دنیای هونەر گەرەک دنیایەکی مەزنتر بێ ji بۆی کو دنیای هونەر گەرەک دنیایەکی مەزنتر بێ دەوێ هونەرمەند کەسێک و خۆ دەبێژە ji خۆرا دەبێژە ئەس هونەرمەندم گەرەک بەڕاستیژی بە ئاڤایەکی بەرفرەتر ئەلیتەکی ji گروپەکی حتا ژنەتەوەیەکی و ئۆلەکی لە دنیای بنەرە لێ ئەم لە کوردستانیدا تشتێکی بەرەڤاژی دەبینن سیاست یعنی دەسەڵاتداری یعنی سیاست دەسەڵاتداریژی نەبی ڕاستە سیاسەتا جڤاکی هەیە ئارمانجەوی دەرەجەیەک نە دەسەڵاتداریە لێ پارتیەن سیاسی یعنی گەیشتن بە دەسەڵات پارتێکی سیاسی و ئارمانجێوی ئەو نەبە بگەژی دەسەڵاتداری ئەو پارتی چ قاسی پارتیە چ قاسی جڤاکە سڤیلە دەناوبەرێویدا مرۆڤ نەکارێت جودابوونەکی دەربخێت تەڤلی هەوی چێ دەبە لێ هونەر فۆرماسیۆنێکی گشتی جڤاکیە لە سەردەما سەرمایەداریدا بێگومان مرۆڤ لێ دنەڕێ ئاv تێکیلی هەنێکی تێک دچن یعنی دەستپێکێدا لە ئەوروپا لە سەردەما ڕێنیسانس لە ڕۆژهەڵاتە ناوین لە سەردەما شاعیرن مەی کلاسیکی هونەرمەندێن مەی کلاسیکی مرۆڤ لێ دنەرێ هونەرمەند شاعیر ئەدیب سترانبێژ حتا شانۆکار مرۆڤ لێ دنەری بەڕاستیژی ji dervey berjewendiyên şexsî ji dervey berjewendiyên grûpekî dixwazin xizmet be projeyekî civakî giştî bikin û dewirda qet berjewendiyek nîne belkî zerrîwan heye lê de serdema sermayedarî de ew jî têgihortin yanî ji bo ku sermaya yanî çi yanî her tişt bifroşe her tişt bikire tu çi qasî dikarî bifroşî çi qasî dikarî bikirî yanî hunerê te çi qas pere dike dengê te û sazê te çi qasî pere dike ajîtasyonên te çi qasî pere dike sermaya yanî li kiryar çê dike kesekî ku tiştan dikire ne wisa hunermend li dema sermayedarî de wisa dibe ku lê dinerê ku kiryar kiye û ew kiryar çi dixwaze ew kiryar çi dixwaze heger ku em dîsan jî li çarçoveya huner û siyaset de vêyekê şirove bikin tê çi watayê kîjan siyasetmedarê faşîl û seqet û xwe biçûk dîte an jî hest be hinek kemûkurtiyên mezin dike ji aliyê gel ve pîz bûye çîrkîn bûye çawa bikare hunermendekî bînî wî paqij bike be hunerê xwe wî paqij bike û li hemberî wê hunermend jî henekî pereyan bistîne ne wisa dibe çawa siyasetmedar ji bo karên xwe narewa diçin lobî dikin kesekî tînî pere didê mesela İsraîl ji bo ku meseleya komkujiya 400,000 zarok û jinî ve şêrî çi dike lobî dike bes hezaran rojnamevan û akadîmiyên qellac û dikire pere didê wan û wana li Ewropayê li Amerîkayê li Brîtanyayê li her cêkî li Ûstralyayê li Asyayê li netewên yekbûyî wane bikartîne ji bo ku tiştê xwe veşêrin an jî karekî dinê dike vê carê diçe
لۆبیەکی دنێ دکە چ دکا مەسەڵەن نەها میناک بێژم وان ڕۆژانە ئەم چ دەبینین هەرە سەر تویتەر تو لێ دنەری بە حەزاران کەس و ناوێن وەهمی یعنی ناوێن نەڕاست ئانژی کەسێن و ڕاست دەبنژی کەسێن پۆپیلیستن تو لێ دنەری ئاڵایەکی کوردستانێ و ئاڵایەکی ئیسرائیلێ دینانە ئانجی ئیسرائیل قاش و دەنگێ خۆ دەرخستێت چما تورکیای ئێرشی سەر ڕۆژ ئاوا دیکەی یعنی ئەف بێگومان ئارمانجێکی سیاسی هەیە دەوێت دەمێدا دخوازە ببێژە گەلۆ دنیا بەحسا کۆمکوژیە من مەکەن ها تورکیاژی کۆمکوژیە دکە لێ هەگەرکو ئەو بەخۆ کۆمکوژیێنەکە دەڕەوشەکی ئیرۆدا تشتێکی وساژ بێ کوردان دەبێژە نەخێر تشتێکی وسا نابێژە لێ مرۆڤ چنە مرۆڤژی جڤاکژی جڤاکەکە هاتیە پەسکردن هاتیە پەسکردن هاتیە حیوانکردن ئەو جڤاکژی لە کو هونەرمەند هەبێ هونەرمەند بە ئاڤایەکی گشتی دەبێژم ئەس بەحسا دەڤردا لۆبیژی دکارم بکەم هونەرێک لەڤردا کەسێکی پۆپیلیزجی دکارم بکەم هونەرمەندێکی پۆپیلیزمێ چێ دیکە لەڤردا کەسێکی هونەرمەند جڤاکێ مینا پەس دچێرینێ گاڤاکو لە کیژان عردی خواست لەور دچێرینی لە کیژان عردی نەخواست نایلی نێزیکی ببە و چۆ بخوازی چەند سەعاتان بخوازی وسا دچێرینێ نەوسا لۆماژی مرۆڤلێت نەڕێدە سەردەمە سەرمایەداریدا ئەو پەرزگرێک دەردەکەوێت و بە تەمامەتی جودایە سەردەما ڕێنیسانسە لە سەردەما ڕێنیسانسدا هونەرمەند یعنی ئەون یعنی هونەرمەند لە جەبهەیە پێشیەدانە پێشەنگتیە دکەن ڤان هۆخ لێ بنەرە ئانجی هونەرمەندێن ئیتالیا و پاریسێ لێ بنەرە هونەرمەندێن بەریتانیای لێ بنەرە هونەرمەندێن بروکسل و ئەمستەردام لێ بنەرە چ خزمەتێکی مەزن ji بۆی لە دایکبوونە ڕێنیسانسیکردە نەوسا لێ پشتی سەرمایەداریە ئاڤیەک تێ ئەوکردن نهال لە ناوە مەدا ئەم هێدی نزیکی هونەرمەندی خۆ ببن ji بۆی کو لە جەمە پرزگێک نەتەنێ سەرمایە بێگومان پەرە تەلەڤیزیۆن شاشێن تەلەڤیزیۆنان ئەکران پۆدیۆم vana باندۆرێ لەسەر هونەرمەندان دکەن هونەرمەنجی ji بۆی وێ ئەو دکەن یعنی کار دکەن کە لە کو جێوان ببە لە کو جێوان نەبە لێ لە عینی دەمێدا هونەر هەستەژی هونەرمەنجی کەسێکی هەستیە لێ وەک من گوت پرزگرێکا من نەئەوە چما هونەرمەند دکەون ناو سیاسەتێ ئەس دەبێژن دەما هونەرمەندێ ما دکەون ناو سیاسەتێ کیژان پرزگرێکان چێ دیکەن یەک مەسەلەیە پارە دوو مەسەلەیەکی دنێ مەسەلەیە هەستیە سیاست گاوا کوتو مرۆڤ بکەوە ناو سیاسەتێ دەڤە کو ئالێنوی فکری هەبن ڕامان هەبە فکر هەبێ فکرێکی تێی زەلال هەبێ هەر سیاسەتێک کو فکر تێدا نەبە ئەو دینخانەیە ji xwe tu lê binêrwe qas partî hene li nava Kurdan de gelo ferqê wan çi ye gelo wane dikewin hilbijartinê dewarê fikrî de tiştekî dibêjin nexêr tiştekî nabêjin yani tenê dînxaneya ew dibêje ew xaîne ew dibêje deng dizîn ew dibêje ew zelamê Türkan e xaîne ew jî dibêje na ew zelamê Îranê ne şîiyan e ew xaînin bi wî rengî دینخانەیەک تەڤلی هەڤیەک چێبێت چما لەبەردا فکر نینە لەسەر بنگەها فکر لەسەر بنگەها پرۆژە گوتوبێژێک نینە و ئەو بێ ئەخلاقیە چێ دیکە و دە هەمان دەمێدا مرۆڤ لێ دنەرێ لەوردا لەوێ سیاسەتێدا چ چێ دەبە هونەرمەند گاوا کو دیکەوە ناو سیاسەتێ هەگەر کو پەرەژی نەبن هەگەر کو بەدلەکی سافجی بکەوە ناو سیاسەتێ توی لێ دنەرێ ئاحمەقیەکی پڕپڕ مەزن دەردکەوە هۆلێ و هونەرمەند خزمەتێ تشتێکی دنێ دکات چما ji بۆی کو tenê لەسەر بنگەها هەست کەتکە ناو
كتيناو سياسته لسياسة تشتكي دنيا سياسات عينا دهمان دمدا نتني هنا راد الصلاة جي نتني هنا را بوليتيكا جي بوليتيكا بخو هنا را ريفبريه هنا را سوسيولوجيه هنا را هر تشتيا کەسێکی سیاسی لەسەر نەخۆشخانەیان بڕیار دەدا کەسێکی سیاسی لەسەر ئەنەرژیە بڕیار دەدا کەسێکی سیاسی لەسەر تەندروستی بڕیار دەدا کەسێکی سیاسی لەسەر خوێندنێ بڕیار دەدا کەسێکی سیاسی لەسەر پێشکەوتنێن ئیندوستری و ژینگە بڕیار دەدا و هونەرمەند گاڤاک و تەنێ بە هەستێن خوا دکەوە ناو سیاسەتە چێ دەردەکەوێ مەیمونێکی نەتەوە پەرست ژێ دەردەکەوێت ئانجی مەیمونێکی و لە دژی هەنێک ئۆلانە و لە ئالیگری هەنێک ئۆلانە یعنی خوێندنێکی وی ئەکادیمێک عەقلانی نینە ji بۆی ئۆل بەگشتی ئۆل لە کوو خراپە ئۆل لە کوو باشە ئۆل کەنگی باشە ئۆل کەنگی خراپە لەورداژینە تەنێ نەژات پەرستی دژی ئۆلەکی بە لە بەرژەوەندی ئۆلەکی دنێ دژی نەتەوەیەکی بە لە بەرژەوەندیە نەتەوەیەکی دنێ حتا گەلک جارنا لە دژی تورکیا بە لە دژی تورکیا بە لێ لە بەرژەوەندیە ئیسرائیلی مینە تورکایە کە مینە تورکیا هیچ فەرقی خۆنینە ji bo ku Türk pê aciz dibin ancî tiştekî wisa ev bêexlaqî ew e bêexlaqî jor çedibe ji bo ku hunermend li ser bingeha hest siyasetê dike yani siyaseta civakî bi taybetî jî ku hunermend herî zêde li gormin dikarî bike û divê bike jî ew e ku divê nabêjim hest nebin hest pêwîst e hestê hemû mirovan gerek hebe heta li gorê min mirov di nava şerda jî gerek hestêwî hebin tu çi qasî lê dixî çi qasî dikujî çi qasî xwên direjînî û gava ku dikujî dibirî dikarî bifikrî sibê ez çawa dikarim bi kuştinekî kêm bi xwênirêştinekî kêm armancekî zêde bidest bînim ew jî hesteke ne wisa yani ez dijî hest nînim lê gava ku mirov kete nav siyasetê ancî behsa siyasetê kir ku li gor min divê her kesek bikê ji bo ku siyaset armancekî wî civakî heye yani siyaset direw e siyaset tenê ji bo pareyan e siyaset tenê ev li cem qeşmera nûsa ye lê bingehekî xwe akadîmî û zanistî nîne siyaset bingehekî wî xizmetkirina civakê ye ancî şirovekirina pirzgirêkên civakê li berjewendiya civakê de li gor wê hunermend jî dikare bikeve nav de û divê hestê wî jî hebin lê tiştê ku em li vir dibêjin gerek ew hest nebin asteng li pêşiya fikran dinê û ew hest gelek carna xeyalan çê dikin خیال ئەم چۆ خەریتەیە کوردستانی هەنێکی دنێ 5 مەتری دنێ 10 مەتری دنێ ببن ji خۆ دەگەژە سەر کۆرفەزێ لەوی ئالی ئەم 5 مەتری دنێ ببن دەچە سەر بەحرارەش لەوی ئالیۆژی ji خوا چەند کیلۆمەتری دنێ ئەم بچن دەچە سەر بەحرا سپی و پرزگەیەکەم کە من نامینێ ئیدی سێ ئالیەمە بەحرنەوە کام دەوڵەتی خۆ چێ بکەن و چووی و ئیدی بەوێ ڕەنگی یعنی لەوەیەکی نافکرێ لەوەیەکی لێ نافکرێ لە کوردستانە عێراقیدا تشتێک و هەیە ji dewletê zêdetir e lê kî xêr û xweşî lêwê dewletê dîtî yanî dewlet tenê têwê meعنayek ku mirov xweşiyê li xwe bibîne nexêr niha Kurdistana Iraqê bibe dewlet îro em bikin dewlet yanî rewşa wî ji duh çêtir dibe nexêr yanî Iraq li pêşiya wî asteng e عراق gotiye hûn şerê navxweyî bikin Iraq gotiye hûn diziye bikin gendeliye bikin Iraq gotiye hûn qetlo amê jinan bikin ku hêjmara jinên kuştî li hêjmara kesên ku Saddam li Helepçe kuştî gelek zêdetir e Iraq ji wera gotiye hemî Kurdistanê bikin bînaye û bînayê bêserûber û bêkwalîte û cê nemîne ku baran avê baranê biçe bin erdê û erd zuha bibe
عراق جوەراگوتی هەڵبژاردنێنەکەن عراق جوەراگوتی هەگەر سەرۆکی پەرلەمانی گۆداری کی فلان سەرۆکی نەکرد باوێژن دەرەوە عراق گوتی ڕۆژنامەنویسان بکوژە نا کوێ دەمێ ئەو دەوڵەتە تا سبێ بە دەوڵەتی عینی تش دەبێ عینی کارخانە و کارخانە و شێتخانە دەبێ تشتێکی کو جوداتر ببە نینە لێ هونەرمەند گاواکو دکەوە ناو سیاسەتێ تو لێ دنەڕێ خەیاڵەکی وسا چێ دکە وسا نیشان دەدا کو هەگەر کو دەوڵەتێتە هەبێ چێتر دەبە ئەس نابێژن دەوڵەت نەبە واز نابێژن دەوڵەت حەقی کوردان نینە واز نابێژن کورد بۆی دەوڵەتی کار نەکەن ئەسوی نابێژمە ئەس تەنێ تشتێکی دنێ دەبێژن بخوازم خەیاڵ و ئەوێ ئەم ژە هەفتوو جودا بکەن کو دەناومەدا بەڕاستیژی نینە ئۆ هونەرمەند دەناومەدا دکەون ڤیان پرزگرێکانە و لۆماژی هونەرمەند یعنی تشتێکی دنێژیە پرزگێکتەن نەتەنێ دەناوە هونەرمەندایە یعنی هونەرمەند عینەکە ئاوێنەیە جڤاکێ جڤاکژی ئاوێنەیە هونەرمەندە ji bo ku heger hunermend em wek elîtekî civakî behezbînin civak çawa lê dinere kam lêyî binare mesela civak jî wisa hinek kes di nava civakê de tu lê dinarê dibêje çawa dibêjin filan serok muqeddesa filan fermandar muqeddesa şer kiriye filane kes xwîn rêştiye muqeddesa filane kes li bin darê berûyan da پێشمەرگەتی کردیەک و لە کوردستانە عراقیدا ژرا دەبێژن یەوکەکەەوە ئەم چماش بووی و وەقاسی لە بندارێ بەڕویاندا گوکردە ئەم چماوی مقدس بکەین باشە ئەو بلا 20 ساڵی لە بندارێ بەڕویان گوکرد بێ ئەنجامەوی چ بوو ئەنجامەوی چ بوو من چه فایدەژێ دیتە جیلێ نو سادبێژە ئە ساڵانەوە تو یەکی هاتیمە دنیاە هەرتم شەڕی نافخۆیە برچی بوونە بێموچەیە لە هەڵبژاردناندا دزی تێکردن گرروپەک تێر دخۆ زەنگین دەبە پڕپڕمەزن گرروپەکژی فەقیر دەبە ئەو لە هەر جێکیژی بێ سیستەمی و بەڕەلایی و ڤڵاتی هەیە لۆماژی تو لێ دنەرێ لە ناو جڤاکەمە گەلک جارنا تشتان مقدس دەکەن هونەرمەنجی مقدس دکە نابەگەرەک تو حەقارەتێ لە هونەرمەندام بکەین نابەگەرەک تو حەقارەتێ لە سەرۆکام بکەین نابە حەقارەتێ لە فلان چالاکی بکەیت چالاکیژی ئیدی مقدسن کانت ئامانوێل کانت لە سەرڤەیەکی تشتێکی دەبێژە لە هەر جڤاکێکیدا هەنێک تشت هاتن مقدسکردن ئەو تێوێ واتایەک و گەرەک ڕەخنە لە سەر نەبن ڕاستە ئەو ژۆرنالیستی قەلاج ئەو پارتیان قەلاج ئەو ئەلیتێنمای قەلاج ئەو ڕۆشنبیرێمای قەلاج دەبێژن بلا ڕەخنەیەوە هەنێکی بە سەویە بن ئەو مەبەستێوان چیە ڕادیکالیزم دە ڕەخنیاندا نەبە یعنی بێژن وەڵڵاهی شوان پەروەر ڕاستە خەلەتی کردە لێ ئەم دیسا دەریە خۆ لەسەر نەگرن باشە حتا کەنگێم دەریە خۆ لەسەر نەگرن مێرک بە ئاشکرە درەوان دکە دەبێژە ئەس نەتەویمە ji بۆی ku berjewendiya neteweyî em gerek ji بۆی kak filanî wisa bikin ji بۆی ku tenê kak filan maya li Kurdistanê de başa dema ku kak Celal û kak Ebdullah jî hebûn te aynî tişt dikir یا دنێژی ئەو نەتەویە باشە ئێدنێ نە نەتەوینە ئێدنێژی نەتەوینە چما ناکە لەوەردا سەختەکاری هەیە لێ جڤاک چاوا لێ دنەرێ پرانی دەبێژم یان جڤاکە هەمی وسانینە ئیرۆ جڤاک شیار بووە لێ دیسانجی تو لێ دنەرێ پشتی چەند ساڵان vێژارێ گاواک و ئەردۆغان ویتینە سەر پۆدیۆمێ ویتینە دیار بکرێ ویتینەوانێ دەنگان پێکۆم دکە پشت ڕاژی داوێژێ پشتی 2 سەعاتان چۆوە هەنێکی دنێ دچن ڕادکەن ئەو پیساتیەک و ئەردۆغان هاویتیە vê پیساتیە ڕادکەن جوینێکی جا هون بەخێر هاتن مانەخۆ هون بەخێر هاتن دیار بکرێ خۆ هون چجە مینە ئۆسمان بایدەمیر ji بۆی ئەو ژی پێویستایی بە پۆپیلیزمێ هەیە هەگەر ku ئەم wî وەک civak bibînin
vê carê gava ku Erdogan vê pîsatiye davêje ew radike. Niha jî ew pîsatî gava ku hilbijardin nema temam dengê xwe pê re anîn, nêzî 40 kursî, 39 kursî pê re anîn, baş bû. Dîsa davêjin û dîsa hinek kes di nava civaka me dîsan wî radikin. Ne wisa dîsan wî radikin, dîsan wî mezin dikin. Pirsgirêk dewir daye ku civak jî bi avayiyekî nezanistî, bi avayiyekî hestî levan elîtan dinere û ew dibe sedema ku hunermendê bi pirsgirêk ku min got li dû waran de pirsgirêkê wî heye. Pirsgirêkekî wî yek sermayedariye, yanî li kiryar dinere, kî deng dikire? Pêwîstiya wî bi çi ye? û li aliyekî dinê hem hunermend hem awêneya eyneka hunermend kîne, yanî ew elî tên rojname nivîsên dûrî zanist, rojname nivîsên dûrî fikir, rojname nivîsên ku tenê li qelebalixiyê dinorin, dibêjin heqaretê lê mekin, pir rexneyan mekin, pir nêşîn filan û bêwan, deryekî vekirî têlin ji bo ku cardin wî bînin ser podyuma xwe qelebalixê çê bike, cardin wî bînin ser ekranê xwe, ser şaşeyên xwe, ser televizyonê xwe fotoğrafan pê re bikişînin, wisa bisekin, wisa bisekin, ew ê pê rabikin. Dewir da tu lê dinerî li her du cêyan de pirsgirêk heye. Yek hestiye, yek jî perê ye. Hêvîdarim di vî warî de xebatekî taybet bêkirin. Weqasî enstitûyên beredayî, akademiyên beredayî hene, gelo wana leser çi kar dikin yani? Leser çi kar dikin? Ez fam nakim. Ew jî li kiryarekê dinorin. Ew jî lê dinorin ka kî berhemê wan dikire, li gor wî berhem çê dikin. Çawa ew lênerî wa hatin pêşmergê me heftê sal bi xîtabekî wisa, bi hunerekî wisa lênerî kiryarê wî kî ye, çi qasî pere dide û ew pere ji ku dê, ew jî pirsgirêkeke. Karê akademî û zanist û rewşenbîran jî tenê ew e. Loma jî li ser van pirsane tu lêkolînekî li nava civaka Kurdî û li saziyên Kurdî de tu nabînî. Hêvîdarim li kemasiyê min biborînin, heger ku kemasyek hebe, ez dikarim li ser vê mijarê gelekî dirêjtir biafim, li ser vê yekê gelek xebatên mezin hatin nekirin, lê îro ba ew bez be, ez naxwazim dirêj bikim ji bo ku armanca min ew e her kesek fam bike, ji wê li wê li ser vê mijarê her kesek jê tiştekî dersekî jê derbixe û hêviyekî dinê jî ew e ku civak hem bi xwe baştir tev bigere li ser van meselane, hem jî saziyên ku nêzîkî wan in mecbûr bikin ew li hemberî vê meselê nek li gorî popülîzm û qelebalixiyê, lê li gorî ku hunermend biçin qilifa xwe, qilifa xwe berê, qilifa Rênîsansê li gor wê kar bikin. Hewl bidin, kanala me abone bikin, layîk bikin. Heger ku pirsyarekî we hebe li kerema xwe bi kurdiyekî zelal û xweş binivîsin û nîşana pirsyar li kelekê wî dabinin, ez dê bersî bidim. Silav û hurmet dem.